بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست. خۆشحاڵم کە ئەم ساڵیش خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. تەمەناوە ئەکەم لە خوای پەروەردگارە پاڕێمەوە کە ئەم ڕەمەزانەمان بۆ بکا بە مای خێر. ئەو بەڵام موسیبەتەی کە لەسەر ژیانی هەریەکەمان هەیە، لەسەر ژیانی میلەتەکەمان هەیە، ئینشاءڵڵا لای برێ و لە کۆتایی مانجی پیرۆزی ڕەمەزان کە دەکاتە ڕۆژی جەژن ئینشاءڵڵا جەژنی هەم جەژنی عیبادەتی سەرکەوتنی عیبادەتکردنمان ئینشاءڵڵا لە مانجی ڕەمەزان و سەرکەوتن بەسەر نەفس و شەیتانە بجێڕین، هەم جەژنی ئەوەش بجێڕین کە ئینشاءڵڵا بەڵام موسیبەتەکەمان لەسەر شان نەما بێ. بەڵێ خۆشەویستان، خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەی خۆشەویستم لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان خۆتان باش دەزانن ئەم بەرنامەیە ئاشنا لای هەمووتان. لەوەی پێویست ناکە من جارێککە سەر لە نوێ ئەم ساڵوی ناسێنمەوە، ئەوە چەند ساڵە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان هەیە و هەموو ساڵێک لە مانجی پیرۆزی ڕەمەزانە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتوین. ئەوەش کە وای کرد کە ئەم ساڵیش سەر لە نوێ من جارێکەکەم بەرنامەیە پێشکەشکەمەوە ئەوەیە کە ئێوەی بینەرانی خۆشەویست لە پشت هاندانی منەوە بوون بۆ ئەوەی کە بەرنامەکە پێشکەشکەمەوە سەر لە نوێ. ئەویش ئەوە بوو کە زۆرێکتان داواتان کرد بە تایبەتی هەندێک لە بەڕێزان کە بە هۆکاری جیاواز پەیوەندیان کرد و داوای ئەویان کرد کە بەرنامەکە سەر لە نوێ پێشکەشکەینەوە ئەم ساڵیش. تەمەناوەکەن کە بەرنامەکەمان سوودی ئێوەی خۆشەویستی تێدا بێەوە بۆ کەناڵەکەشمان یەکێک بێ لەو بەرنامانەی کە بە بەرنامەی سەرکەوتوو ئەژمار بکرێ. خۆشەویستان، مە مێوارەیە لە گوندی بێستانسووری کۆنین. بێستانسوور دەکەوێتە دەشتی شارە زوور. تەمەناوەکەن کە لە بێستانسوور بەرنمەیەک پێشکەش بکەین کە ئینشاءڵڵا خۆشی و شادی بخاتە سەر لێوی ئێوە و بە جۆرە لە جۆرەکان ئێوە ڕازی بکە. بەڵێ خۆشەویستان، فەرموو بە پێکەوە بچین بۆ ناو گوندی بێستانسووری کۆن. باشی دەنگ و باسان لە بێستانسوور وەلو سەرەتایە لە مانگی پیرۆزی ڕەمەزان لەم جارە لە سەرەتایە، بەس لایەوە چۆنە؟ لەخوا بەزیایە باشە بەس ئەم ساڵ بێ مزگەوتین پێوەی دیارەیان پێوە دیارە. خەڵکی بێستانسووری کۆن بە چیەوە سەرقاڵن؟ وەڵی زۆربەیتە لە دایرای لە دایرێ بعضێکیشی بە زەرعات و وڵاق و حیوان. ئەوە باشە هیچی لە بەرانە نە بەخوا هەر بۆ نایخوا مەرەزە و تۆ دەبانێتتر کەم ئەویش هەمووی ناکە. ئەی حیوانداری و شتی وەڵی حیوان هەمووی بە وڵاق و حیوانشی کەم دێ، ینی ئەوەی پێڵن مانگا و چێڵەوان حیوانی وردەی کەم دێ ئەوەی ڕاستی هەمووی هەر لە دایرەیە فێری ئەم مەعاشە بۆ بەخوا هیچ کار بکاتوی ناکە. ئەی شوان وشتان دەسەکەوێت؟ وەڵی وەکو شوان نەوەڵا نوەرەگای لێ بینین بە نوەرەش نەلای ئەوەشی لە ماڵە ئەوە خۆی بەلاوێتی لە ماڵە خزمەتێکەوە. ئەمە لە هەندێک شوێن پێڵن ڕەشە وڵاق لا ئێوە وڵا وڵاقی پڵین مانگای پێڵین. زۆر باشە. ئەی حیوانی ورتان نییە؟ وەڵی یەک دوو ماڵەیەتی. یعنی ئێستا ئەوەی بێستانسوور ماستی بەشی خۆی هەیە لەخوا بەتا بۆ دەڕۆیشتێ بۆ شارەکان تێ، چونکە لە هەندێک شوێنەی بیسین ئەڵێن ئەمە ماستی بێستانسوورە. وایە تاکید بە وایە ینی دڵنیا بینەگەر لە سەدانەوە دوێ بەس بە مەرجەی بێسانسوور بێ. ئارە وەڵی دێن ئەیبەن ئیتر قابراتی نازانێت لێ دەستکاری بکەن نەیکەن تاکید بێ ئەیرێ. دەی باشە مۆفەق بیا سپاسانەکەین. ناو چییە تۆ؟ ناوم زامان. ئەو بۆ تۆ ئەی تۆ؟ ئەنی گیان ئافرین. وەرە بۆ تۆش وەرە بە قوربانە بوو.
وەرە ئەی تۆ ناوت چییە؟ حەمە؟ محەممەد وانە تۆ ناو چییە؟ محمد سەلاوێکیش لە بینەرام کە ئاوە دەستێکیان بۆ بەرزکەرەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. شلوني قربان باشا؟ دروسيت باشا؟ بخير بن سر شاو. لەگەڵ ڕەمەزانە چۆن؟ لەخوا بەزای زۆر باشین لەخوا بەزای. الحمد لله. پێمان خۆشە بزانین بێستان سوور لە چی هاتووە؟ وەلەو ناوەکە کوردیە. وڵات بێسانسوور دوو سێ ڕیوایەتی یەکیان ئەڵێن پیاوێکی سوور لێرە بێسانێکی کردووە ئیتر وتیانە بێستانە سووری پیاوە سوورەکە. یەکیش ئەڵێ نە ئەمە بێستانێک بووە خۆڵی بەسەرا باریوە خۆڵی بەسەرا باریوە ئیتر لەوە ناوێنەوە بێسان سوور. باشە بۆ ڕیوایەتێکی تر زیان نەکەین. بێستانی سوور مەبەست وایە ئەو شوێن تەمان بۆ بێستانە بێ وەرد بێ وەنیە؟ بەڵێ. ئەم دەشتی شارە زورەش ماشەڵڵا ئەرزوشتەکانی زۆر جوان و ینی ئەرزی زۆر باشن. بەڵێ. ئەگەر بێستانێکی سوور بێ نابێ ئەرزەکەی سوور بێ؟ وەڵی ئەرزی سووریشمان هەیە لەم پشت ماڵەوە ئەرزەکەی سوورە هەر تەبیعەتی ئەرزەکەی سوورە بۆی هەیە لەوەی شواتوێ بەڵی تر بەخوا ڕیوایەتێکی سەحیح لە ساسەی بڵێ ئەمامەیە چونکە ئەم دێمە 11,000 ساڵە ئەم دێت ئاوەدانی تایە بە گوێرەی باشە بیرم نەبوو ئەوش لێ بپرسم شوێنێکی هینی شەوازانم شوێنێکی ئەسەریە زۆر 11,000 ساڵ ئەم بێسانسووری ئەم ئاوەدانی تیابەوە کەوتە پێش گوندی چەرمووە پێشتر چەرموو یەکەم و بەس بێسانسووری ئەمە ئەوە لەیرە ئەڵمانیەکان دو سێ ساڵەتێن لێرە ئاسار هەڵەدەنەوە تاریخیان دۆزیوە گوایە بە حسابیوان 11,000 ساڵ لەمە بێش ژیان لێرا بووە و خەڵک ژیا و ئیتر ئەم ناوە بە حکمیم ئاوە و ئاشی ئاو بووە و ئەم ناوە بۆ تا حەدێ بۆ فەلاحەت و بۆ ماڵیات و بۆ ئەو شتانە لەبار بووە هەر ئاوەدانی تیا بۆ ئێرە. باشە ئێستا ژیانی خەڵکەکە لەسەر چییە؟ وەڵای ئیسە ژیانی خەڵکە سێ چوارنەوە چوار پێنج ماڵمان لەسەر مەڕوو ماڵاتە کۆمەڵێکی لەسەر ڕەشەوڵاخە کۆمەڵێکی زۆریشی لە دائیرای ئیتر بە پۆلیس و بە دائیرەی مەدەنیوە و کۆمەڵێکی دریشی لەم سەما خەریکی کشت و کاڵە و ئیتر بەعام هەموو یەک ئیشی نییە. باشە لەگەڵ تەباییە چۆن تەمان گوند کە تەبایی هەبوو زۆر مهمە لەخوا بەزیای ئەم گوندی ئێمە لە ناو خوا و لەگەڵ هەموو گوندەکانی تریشا ئەتوانم بڵم یەکەمەکانە لە پێشی بێشە بۆ تەبایی. دراوسێدەیەکانتان چۆچوێ؟ دراوسێدەکەمان ئەم دیومان ئەمە بێسانسوورە هەر بە یەک دی حسێبین ئەمە هەردووکەمان ئەوان بێسانسووری تازە ئێمە بێسانسووری کۆنی بەڵێ ئەم ئەیرێشمان قەرەگۆلە خوار ئاوایشمان باریکەی کۆنە خواریشوەمان کاژا و زێڕینجۆیە ئەیرایشمان قەرەگۆلە دوو قەرەگۆلمان هەیە لێرە خواردتریشمان دوو دەی زۆر خۆش بوو کاک و خۆڵ و نیسکە جۆ بەداخەوەی سەد چۆڵن دوو دەی زۆر خۆشن. دەیخوا مافەق نەکەخوا چییە خوێنن تۆ ئادێ وەرە تۆ ناو چی؟ هیران هیران؟ هیران ئەوە ناحەیەکە لە ئەزانی خۆوەنیە؟ باشە وەرە بابزانم چی خوێنی تۆ؟ قورئان چیت خوێندووە؟ قل الله ئەحەدم خوێندووە قل ئەعوذ برەبی الناسم خوێندووە ئەوانە هەمووی خوێندووە. چ حەزەکەی چی سوورەتێکمان بۆ بخوێنی؟ قل الله أحد. داي بابزانم جوان بس أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. دەست خۆش من نقڵم پێەیە من ئێچێک لە ناوەکانم مامە نقوڵە ئەم نقڵەژە دەم بە تۆ باش چێتر قسەمان بۆکە دای بابزانم چێتر تۆ حەز ناکەی لە تەلەڤیزیۆن دەرچی ئەدە وەرە حەز ناکەی لە تەلەڤیزیۆن دەرچی تۆ چی خوێنووە قل هو الله أحد ئەو قەڵەمەکە بوا تیش کردووە زۆر تیشت باشە دەست خۆش ئەو من بم ئاوە هەڵیەگرم جوانە وەکو دارتاش ئەو بۆ تۆ چی خوێندووە بزانم سوورەتی قورئانمان بۆ بخوێنە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم.
قل أعوذ برب الناس. دەبی بسم الله الرحمن الرحيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك. قەیناکە زۆر چاکە سوڕەتی الحەمدولله بۆمان بخوێنە زۆر چاکە دەی الحمد لله رب العالمين اليوم. الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ئافرین بۆ تۆ ئافرین بابزانم من حەزەکەم ئەم نقڵە بدەم بە تۆ باش بابزانم ئەی چێ بەڕۆژووە ئافرین تۆ چیمان بۆ ئەڵێی دەی بابزانم تۆ دەرس خوێنووە ها چی خوێنووە دێ وەرە قل الله أحد مخندوا روز بلا برد فلق مخندت أعلى وأنا. باشە قل أعوذ برب الفلق تۆزێ قورسە بزانمە توانی بۆمان بخوێنی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر حاسد إذا حسد ومن شر نفاثات في العقد. بەس ئەبێت چاکتر لە بەریکەی باشە باشە ئەو بۆ تۆ باش ئافرین دەی دەستان خۆش بێت خەڵکی بێسان سوور ئەی ئیشوکارت چییە؟ عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه. السلام وڵای دەوامی بەخشین دانی لە نەخۆشخانە باڵێ هەروەها بەهین بە کشتوکاڵ خەریکین کشت و کاڵ چیەکەن کشت و کاڵ وڵای بامێ و مەرەزە کاک پێشەوە گەنجی بێسان سوور لەگەڵ دینداری چۆن؟ وڵای ئەلحەمدولیلا زۆر باشە زۆر باشن باڵێ لەگەڵ وەلو ئێستا سەرەتای ڕەمەزانە بەس لەگەڵ ڕەمەزانەتیە چۆنن یانی ئەم ساڵ کە بە تایبەتی کە مزگەوتە و هینەکانمان نەکراونەوە مزگەوتەکان نەکراونەوە وەکو پێویست نازانین ینی عیبادەت دوشتەکانە بە هەر کەسە خۆی بیکە بەس لەلای ئێوە وەکو بزانی گەنجەکان چۆن پێشوازیان لەم ڕەمەزانە کردووە. ئەلحەمدولیلا زۆر باشە لە ڕابردووە هیچ دەرسێک دەورەیەک شتێکیان تیا بوو باڵێ تیا بوو مامۆستامان هەیە قورئان دەوری قورئان خوێندن و هەروەها بەنامی مانگ ڕەمەزان هەم بووە لە مزەوتە. ماشەڵڵا جێویشی زۆر خۆشی هەیە گوندەکەتان لە ئەوە بەهارە هیچ ئێستا بەس لە هاوینان چۆنە؟ هاي هاوین شەر زۆر باشە بۆبەی ئەوەی ئاوەکەی هەیە فێنکە گەرم نییە گەرم نییە. گەنجەکانی بە چیەوە سەرقاڵە بن؟ وڵای گەنجەکان نوێی دەوامی خۆی هەیە بڵێن پۆلیسە و پێشمەرگەی نوێی شەر بە زەرعات و حیوانداری و خەریکە. باشە لە زرعاتە ئێوە منتیقەیەوە چی لێکرێ؟ بامی لێکرێت تەماتە و مەرەزە و گەنم و جۆ و ئەو سەوزەکان پیاز و پیازش لێ پیاز و بیبەر و کەرە و زوانی لێکرێ بەس وان زیاتر لە ماڵەکانە زۆبی لە ماڵایکە لە ماڵە هەر لە حۆشەی خۆی گاز و ینی بەس بۆ خۆی بۆ فرۆشتن و ئەوانە نییە نەنا هەر بۆ خۆیکە بەس زیاتر لە ماڵاکرێ و ئێرە چ شتێکی لە چیا بەناوبانگە؟ وڵای هەر لە زەرعاتە زیاتر لە زرعاتە بەڵێ ینی چ جۆرە بەس چ جۆرە دانەوێڵەیەک چ جۆرە سەوزەیەکی بەناوبانگە؟ وڵا زیاتر بامێ بامێ بەڵێ بامێ زۆر باش زۆر باش ینی بامێ ئەوەنە بەرهەمەیەن کە لە بێسان سوود زیابێت بەڵێ زیاتری بۆ ئەلوەکەی شوێن بۆ ئەلوی سلێمانی. سلام علیکم. چۆنی کاکە؟ باشی سەحەتی چۆنە چاچی شوێنەکە زۆر خۆش بوو بۆ هەڵسای باشی نەو لێ منش لەگەڵ تا دانیشم وەڵا حەزەکەم. فەرموو فەرموو یا الله باش ئەمە چی هینە ئاوە پاکەوە نییە؟ ئەوە چی هەڵە قوڵێت ینی هینە ها بەڵقە بڵقەیە ئەوە هەڵە قوڵێ لە قوڵێ ئەمە ئێستا بە بۆری ئاوکەیەت خۆی لە ژێرنی من تۆ بۆریان بەدانەوە ئاوکە ئەم ئاوە بۆ کوێ چێ؟ بناو ئارزانە لێ خوار و ئەرزشتیا دەبەرە ئەرزشتی چۆنەوە ئێستا لێرە دانیشتی بێتاقەتی ها؟ ڕۆژین بە ڕۆژون دەی باشە خوا لێتان قوبوڵ کە یاخوا ڕۆژانە بە چیەوە سەرقاڵە بن لە کاتی ڕۆژوو گرتن و ئەوانەیە؟
هەروە ئیسراحەت و خەوت نووسە خەوتن دەیخوا لێتان قوبوڵکە یاخوا تۆ لە ڕەمەزانە پارشە و حەزت لە چییە؟ حەزەکەی چی بخۆیت ینی ئیوا حەزەکە پەنیر و ماست و حەزەکە چێشت بخوا ماس و برنج بچە ماس و برنج بێکەوە خۆشە ئەی بەربانگ حەزەکەی بەچی بەربانگ بکەیتەوە خورما ئەی شەوانە بەچیەوە سەرخاڵە بیت ڕاشەوانە ئیشان وێژەکەین ویتر لە ماڵە دانیشین و دانیشمە برادەرەکانم تێنە دەرو جەماعەتەکەن بۆ خۆتان لە ماڵەوە جەماعەتەکەی شوێنەکەتان خۆشە ئەمە داری هەنجیرە وەنیە بێسانسوور بۆ هەنجیر چۆنە وڵی تا ڕادێ باشە خراپ نیە بەس باش گەنجەکانی بێسانسوور لەگەڵ عیبادە تا چۆنن وڵا لەخوا بەزیە هەمویان زۆر باش لەگەڵ ڕۆژووە هەمویان مناڵ هەتا گەورە هەمووی دەیگری ینی کەشی ڕەمەزانی بە گوندەکەتەوەنەوە دیارەوە نیە زۆریش تاوان زۆر مهمە گەنج بە ڕۆژوو بێت چکە هەشتێک گەنج بیکە ماشەڵە لی جوانە ئەجا هەچی بیکە بە گەرم و گوڕی بە جوانەی کات گەنجەکانی بێسانسوورش حتمما ئەوان تێدایە تۆزە زمانت لە خەڵکی بێسانسوور ناچێ من خەرکێرەمە لە زووە چونکە بە شێوەیە قسە دەکردوم زانی خەڵکی بنتیقەی لای کۆیە ئەوانەی خەڵکی ئێرەمە باشە بێتاقەت بووی بە ڕۆژی ئەمساڵ ینی ئەمڕۆ ناوەڵە هەناڵێ بە ڕۆژومە ئەوە جەوەکەی زۆر تەبیعیە باشە لەگەڵ تۆش بێ زەحمەت وەرێرە ناوت بەخێر پێشەوە ساڵە کاک پێشەوەجان چۆنی دەنگ و باست چۆنە ورە چۆنە وڵارەخوا بەزیە زۆر باش زۆر باشی تەمان گەنج ماشەڵە هەر دەبێ بە ورە بێ وەنیە باشە کاک باسی چیتان نەکرد ئێستا لێرە ببورن فزوڵێت نا بەسم ینی بە چی ئەو دایلۆگەی هەتان بۆ قسانێکە تان کرد بێکەوە گفتوگوۆیە چی بوو ینی مەبەسم باسی چی بکەی ینی لەم ڕۆژەیە وڵا خۆی باشترە باسی ڕۆژوکەی باسی نوێشی باسی زیگەکانکەی خۆی باشترین ئەو شت ئەوەیە کە لە جێوی ئاوایە کە ئێوە سا دوورکەوتونەوە لە چوزانم لەو هەموو بەرکەوتنی کە لەم قەرە باڵغی کە هەیە زیاتر ئەگەر ئینسان بتوانێت وەکو جەناب دوتت دەمبە زکر بێ غیبەتیش نەکاشتێکی باشە زۆر باشە ئەی پێش ئەم دۆخە قوتابینەوە خوێندکارن ئەهلی بازاڕن زرعاتەکەن من کارگەم لە ئەربەتە لە کارگە بەڵێ لە چ کارگەیەک ئیشەکەیت بۆیلەر بۆیلەر دروستکردن ئەی جەنابەت بێکارم بێکار بێکاریش تۆزێک ناخۆشە زۆر ناخۆشە لە کۆمپانیا گونیشی نەما ترێ ناجینیانەوە ماڵەوە کۆمپانیا بۆ ئەوانشی ینی ئیشیان کەم بووە بەڵێ ئەیشان کەم بووە تر پێویستیان بە کێکار نەما بوو تر یەک دوانێکمانی ئەزیینە باشە ئەگەر ئێوە سەرپشی کرێن لەوەی کە ماڵتان لێرە بێ یا بچن بۆ شەر کامیان ئەڵە بژێرن وەڵا هەرکوێ بێ گوێم لێ نییە تۆ بابزان وەلاعت بۆ وەڵا ئێرە بەدڵنێ ئێرە ئەدەوە لەم جەوە خۆشە بن ینی ماشەڵات گوندەکەتان هەم گوندە هەم شارە سپاسخوا زۆر خۆش ینی تایبەتە لە هەموو شوێنەکە نزیکین ئەم سارەیە هینە پاتڕۆڵ نیسان پاتڕۆڵ بەنزین زۆر ناخوا باشە جەتەکە بچوو کردوەوە یاننا بچووکە کردوێتەوە کردێتە بە چوار بەستۆل وانە نانە بە پێی خۆی سەوسی بەشت باشە تا چەنە ڕوا تا 200 ڕوا تاقت کردوێتەوە تا 200 ئاوا زۆر باشە ئەی چی پێەکەی ئیشی چی پێەکەیت بەس پیاسەکردن ئاچوی داوام و ئەوانە داوام لەکوێکەیت سلێمانی دەمەفەق بیت ئەی لەگەڵ ڕۆژوە چۆنی الحەمدوللا باشن ئەو پیاوی تەنیشت چیەوە ڕوومان تێ ناکە ینی چییە تۆ ڕێ لێمان چی ناوەڵات تۆزە شەرمنە ناوت بەخێر کاکتەها بابێ مەودی و کاکتەها باشە تۆ بابزانم لەگەڵ ڕۆژوە چۆنیت سواز بخۆ باشی یاخوا باش بیت بە چیەوە سەرخاڵیت وەڵا هەر ئیشی ڕۆژانێ خواکی دەکاری خۆ سەکنی و پیاوە نیت بەیەکەوەی باشە هەر لە ناو بێستان سوورەوەوانە
دێنوەچن یا ئەمە زرعاتان هەیە چوزانم حیوانداریتان هەیە چیتان هەیە؟ لەنا بە سانس و خەریکی حیوانداریە بین و هاشوی سلێمانیەکەین و بەکار و کەسابەت و ئەها بەکار و کاسەبەت چی کار و کەسابەتێکەکەن زۆرتر؟ وڵای هەروایە ڕۆژەکە وای لاتۆ لە هەر شکوێ بێ بچی بۆی ئیشکەی کاری سەرپێیە بێتر وڵا مەجبوری بەڵێ خۆشەویستان جارێککە سڵاو لە ئێوەی خۆشەویست هیوادارم ئەوەی کە پێشکەشتان کراوە تا ئێرە ئەندازەیەک لێی ڕازی بن بۆیە هەر لەسەر ئەم ئاو لەسەر ئەم کانیاوە ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر دێنەوە خزمەت ئێوەی خۆشەویست. لەگەڵ ڕەمەزانەتیا بابزانین چۆنیت؟ وڵا لەگەڵ ڕەمەزانە زۆر سپاس بخوا باشین و یعنی بە باشی ڕات هێسا ئەڵەن ڕەمەزان قورسە وایە؟ وڵا ڕەمەزان قورس نییە ئەگەر بۆ کەسە ئیش نەکا بەڵام ئەگەر کەسە ئیشکە ئەوە بۆ قورسە کە ئیش بکە بڵین گوێ لەو توێژین و راپۆرت و بە دوواداچوونانە هەبوو کە باس لەواکە لە ڕەمەزانە ئینسان باوڵی مقاومەی بەهێزە بێ بەرگری جستەی بەهێزە بێ بەڵێ بەڵێ و بقاومەی جگە لە بقاوی جستەیش دڵوینی لەسەر ئاینی ئیسلام زیاتر جێگیرە بێ چۆن خوا فەرمێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب زیاتر دڵی ئەکرێتەوە بە ڕووی ژیان و بەڕوویینە ڕاستە لە مانجی ڕەمەزانە ئەبێ تەقوی دڵمان بکەین تەقوی ڕۆحمان بکەین واتە ئەگەر لە مانگەکانی ترە مەشغوڵ بووبین بە جەستەمانەوە بە ئەو پێداویستیانی کە پێویستن بۆ جەستا ئەبێ لانێکم لە مانگە پیرۆزی ڕەمەزانە تەقوی ڕۆح و تەقوی دڵمان بکەین دڵنیا ئەبێ مانگە دابینکەین بۆ خواناسی و تەقوا زیاتر لەوەی کە بەشی ترەوە مەشغوڵ بین وەک قورئان خوێندن چون بۆ مزگەوت زیاتر ئەو جۆرە ئیشانە باش ئەم ساڵ کێشە کەوتۆتە مزگەوتەکانەوە ینی مزگەوتەکان داخراون بە جۆرە لە جۆرەکان حتمما لەوانەیە نازانێ خۆی گوندەکەی وەش داخراوە یان نا بەڵام چۆن قەرەبووی ئەوەکەنەوە ئێوە وڵا قەرەبووی ئەوە ئەبێ کە بڵین کرایەوە مزگەوتان کرایەوە زیاتر گەرم و گورتتر بین بۆی قەرەبووی ئەوەی پێشەکەینەوە کە نەچوین و ماوەی سارد و سڕبووین لەگەڵیا دەئینشاڵڵا خوای گەورە مۆفەقتانەکە بەخۆربان کاکتەهاجیان سەلام عەلەیکوم چۆنی قوربان باشی سەحەت چۆنە چاشی سوپاس دەکەین جارە سەرەتا بابزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنیت؟ وەڵا ئەلحەمدولیلا زۆر باشین زۆر باش لەخوا بەزیادێ وتیان تۆ مختاریت بەس بێسانسووری کۆن یاخود هەردوو ئەو دی و مختاری جێ زۆر باشە ئەزانی وەختی خۆی بە مختاریان نەگوت چۆخە چۆخاش هەر مختار بوو چی تریان پێوتووە؟ هەر مختار وەک پێ خابووە زۆر باشە مختار ئیژی چیە لە گوند؟ مختار وەڵا خزمەتکاری خەڵکە وەکو هەر ئیش و کارێکی گوندەکە بێ ڕووە کاتە لە حکومەت و لەرکێ ڕووە کاتە مختاری جێبەجێەکە بۆ گوندەکە باشە جەنابەت مۆرت هەیەوە نیە؟ ئەو مۆرە چ سوودێک بە خەڵکی گوندەگەیەنێ؟ بەیانی بۆ نمونە تۆ پشگیریەک دەوێت بۆ ناحی بۆ قایم قامێت من لێرە پشگیریت بۆ تەگە مۆرێکمە بۆ شەکە ڕای لە حکومەتە باشە ئەگەر خەڵکێکی
غەیری خۆتان بێتە گوندەکە غیری سنووری گوندەکە ناتوان پشگیری بۆکەم سنووری دێکە بێ سنوور دیەکە بەس ئەگەرێکێک ئێستا گوندی وا هەیە لەم دەور و پشتە عەرەب هاتووە نازانم ئەگەر لە سنووری دەکەی من نابێ بۆ یەکەم لە سنووری دەکەم بۆ ناکرێت من مەبەسم ئەگەر بێ بۆ گوندەکە دەکەم مشکلە بۆ یەکەم ئەی بۆچی تر سوودی هەیە مۆری مختار هەر بووە بۆ پشگیری خەڵکە ئیشی کار بێ لە حکومەتدا بۆی بکرێتەوەی داواکارێکی بێ خەڵ لە حکومەتدا من جێبەجێکم بۆ یانەوەی باشە خەڵکی گوند فەقیرە فەقیر حاڵە خەریکی کەسابەتە دەنجی زۆر ناڕوە ئەگەر بێوێ پێداویستێکی هەبێ مەسەنە خزمەت گوزاریەک هەمووی شەکان باشە پرسیارێک بکەم تۆ لە سەردەم چەند ساڵە مختاری تقریبان بەخوا 10 ساڵە بێ 10 ساڵ لەو 10 ساڵەیە چیت بۆ گوندەکە والله ئەگەر بڵێم چتمان نەکرێت زۆر خوااماگرێ ئەو جارە قیرە کەیزە هاتێتە خوارەوە بۆ ناو گوندەکە ئەوە هەر ئیمساڵ کردمان کە لەم قەیرانەشە لە 2009 کردمان لەم قەیرانە جێبەجێما کرد سیاجی قەبرستانەکەمان کردیە سیاجێکی زۆر زۆر نمونەیە قوتابخانەمان بۆ کراوە هەر دوو قوتابخانەمان بۆ کراوە مستەشفەمان بۆ کراوە هەر سەرچاوی ئەومان بوو بەس تێکمان داخۆمان نەمانویست هەمووی ماڵەکانی خۆی هەیە هۆڵی پرسە تقریبان 15 ملیۆنێکی بۆ سەرف کردین حکومەت بۆ هۆڵی پرسەکەمان بۆ مزگەوتەکەمان هەر 15 ملیۆنێکی بۆ سەرف کردین سێ جۆگەی کۆنکرێتیمانی کۆنکرێتە هیفەلاعات هەمووی کۆنکرێت کراوە ئەی تا چەند لە خەڵکی گوندەکەت ڕازی ینی لەبارەی تەبایەوە لەبارەی ئەوەی تا سەر ئێسقان لیان ڕازی ئەی باش ئەگەر تۆ پامێکت هەبێ یا مەسەرەن بتەوێ بۆ شتێک ئاراستەیان کەی یا بەدەمتەوە دێن بەدەنگتەوە دێن هەمووی بە گەورە بچووکە بەدەمەوەیەوە بە پیر و لاوە کەواتە ینی مشکلە بۆ دروست ناڵامەشیش مشکلێکمان با بزانین جەنابێت لە بەهارە چەند جار بە ڕۆژوو بووی لەبیرم نەماوە لەبیرم نەماوە نەبەخوا لەبیر بەس احتیمالە زۆر بە ڕۆژوو بووی وانە بەڵێ قوربان ئێستا ژیانی ئێستا ئاسانە وەختی خۆی لە قەدیمە ژیان زۆر سەخت بوو خەڵک باشیش بە ڕۆژوە بوو ئەتوانی تۆزێ باسی ئەو قەدیمەمان بۆ بکەی بە چیەوە مەشغوڵ بوو خەڵک چی ئەکرد چۆن بە ڕۆژوە بوو باسی چی ئەەکەی قەدیمەکان هەتا جواب بوو بۆمەوە بۆ نمونە بە چیەوە سەرقاڵ بوون ئیش و کاریان چی بوو قەدیم زمانی زوو جابگاری بەڵێ ینی گەرمیان و گەرمیان و پێویستان ئەو گەرمیان و کوێستانە لە ساڵێکا دوو شوێنیان نەکرد یا زیاد لە دوو شوێنیان نەکرد بۆ نمونە دەچوونە کوێ لە شاکەلەوە باریان نەکرد و لە شیروانە باریان نەکرد ئەچون بۆ ناوخوان و شلێر و کوێویستان حاڵی بووێر و ناوخوان لەوەرخۆریان نەکرد بەڵێ میانە لێوەڕان ئەشیانە لێوەڕان بەڵێ ئەی باشە چۆن بە ڕۆژوە بوون وەڵایی بە ڕۆژوە بوون بە ئارەزۆی تۆ وە ڕۆژیە بوون و بێ مەلایش و بێ هیچیش باشە ئەی چۆن کاتەکانیان دیاریە کرد مەسەرەن ئازانی کەی پارشێوە ئازانی کەی مەغری بە ڕۆژوو بشکێنن ئافرم وەختێک خۆراوا بوو هەروە ئەقل ڕۆژیان ئەشکان هەروە ئەقلی شەو خەڵەسانەوە پێ پارچێویانە کرد هەروە ئەقل سەعاتیش نەبووگە یەک پیاوی یەک لە 100 پیا و 2 پیا سەعاتی پێوگە سەعات نەبووگە باشە لە هەندێک شوێن تەپڵیان لێدا تەپڵ بووە ئێوەش بەکاردانێ ناوە بەڵێوە کارمان هاورد لە ڕەمەزانە لە ڕەمەزان هەرچی تالبوویە و تااقەتی بوویە و هەرچی مسلمانەتی کردووە ئاوا باشە با بێنە سەر خواردن بزانین چ خواردنێکە بوو ئەو کاتە خواردن بەڵێ وەڵاهی بە قوربانەکەوم ساوەر بووگە سیر و ماس بووگە سیر و ماس وەڵای ئێستا ناڵن بیخۆین کزێنکە بووگە بەڵێ حالی بووی خاڵەوە کزێنکە ناوڕۆن ناو بەیسە بەڵێ کرێ بووگە چنگاڵە بووگە یعنی بنج نەوگە هەموو چت بووگە قەیسی بووگە ئەرێ بەخوا ئەمانە بووە خوریاگە مام حاجی تۆ تەسەورەکەی تەمەنت چەند بێ ئەسکەریم نەکردووە قاچاقیم کردووە یعنی ئەسکەری نەکردووە چۆن نەتکردووە نەمکردووە لە حکومەت یاخی بووم و نەمکرد جا باش ئەو کاتە چوونە کوێ بەوە یەگە لە حکومەت یاخی بن وەڵا شار و بەرکەم نەکرد هەر بۆ خۆم لە ماڵی خۆما دانیشتم و کاسمیمەکرد لەم دەشتە و شەکرێت چایەکمان پێ لازم وایە پیاکی وەکو جەنابووی هاوڵ بۆمان و ئەزانی لە هەندێک منتیقا ئەو منتیقانەی کە ئاغا دەسڕۆی وتیایە ئەوێش عسکەریان نەکردووە بەڵام
لەبەر ئاغا نایان کردو ئاغا چۆن ئەڵێ بە جۆرە لە جۆر ئاغایتیان نەوەڵا نەفسی خۆم نەمکردو نفسی خۆن نەکرد باشە ئەی ئێستا لەگەڵ ڕۆژوان چۆنی کونیم بەخوا بۆ ناتوانم گورچی لەم سست بووە گورچی لە سز بووە دوو دەماری دڵیشم خوێنی بۆ ناچێت ئەی باشە ئێستا بە چۆن کاتەکانت بەسەرەبەی شەو ڕۆژ چۆن چیەکەی خەریکی چیت وەڵی خەریکی کەرەمی خوام شەولا نوێژەکان مەکەم ئەوی بە سیاست بە زۆر عاجزی لاشەم ئێشی تێ کشتی هەمووی ئەوە نەمە ڕۆشناییتیان نیە کشتی ژانەکە باشە بەسەرهاتێکی خۆش کە لە بیرت ما بێ شتێکی خۆش لە ڕەمەزانە ڕوویا بێ یا لەو گەرمێن و کوێستان و مەسەلەی جافایەتیا شتێکی خۆشمان بۆ بجێڕەوە چی بۆ بگەێرمە هەتا جواب ببەمەوە مەبەسمەوەیە بەسەرهاتێکی خۆش چی ڕوویا بێ شتێک ڕوویا بێت ساڵێک لەو ساڵانێک کە قەدیم هاتوچۆیان کردووە بۆ گەرمیان و بۆ کوێستان بخوا شتی باش شک ناوم شتی خراوشکەوەم ئەرێ بخوا باشە بۆ خۆ ئەڵێ هەر بەسەرهاتی ناخۆشە بێ بە یادەوەری ئەرێ وەڵا چونکو ساڵێکم وە بیرتێ کولە گەرمیانی خواردە ئەو کولە هاتووە ئەم قراخشیە خواردووە کەڵکی کردووە لە تانجەرۆ کەڵکی کردووە لە سیروان لە دیاوانە کەڵکی کردووە حاڵی بوویت باشە ئەی تۆ هیچ گرانیەکت بە بیر دێ بەڵێ پاوەم لە بیر تێ پاوە چییە پاوە پاوە ئەچون بۆ پاوە جاب ئەچوو بۆ پاوە بۆ گەنم و جۆ ئەی لێرە چی بوو لێرە وشکە ساڵی بوو بەهۆی چیە بوو ئەو گرانیە ئەوە نەوەزانم ئەچون بۆ پاوە بۆ گەنم و جۆ بێرنی بۆ خۆیان بیخۆن و پێی بژین دەوڵەمەند فەقیریش تەماشەیە کرد ئاوە لە قەدیم هێندێک خواردنی تایبەت هەبوو لە هەندێک ناوچە لەم منتیقەی ئێوە چ خواردنێک بەناوبانگ بوو قەدیم وەکو کەی مەبەسم وایە 40-50 ساڵ لەمەوە پێش 40-50 ساڵ لەمەوە پێش 40-50 ساڵ لەمەوە پێش گەنم و جۆ بوو وەکەمی هەمومان کردووە لۆکە مەرەزەمان کردووە بامی و تەماتەمان کردووە کاڵک و شووت و شتی ئەمانە بووە دەنکە زیایی کردووە هاتووە ئاوە باشە گاک حاجی ئێستا پێت خۆش شار لە بێسان سوور بی یاخۆت بچێ شار لە شار نیشە جێبی هەر حەزەکەم لەم خاکاوم چونکون لەم خاکا پەروەردە بووم لەم خاکا ژیاغم ینی مەبەسمەوەی لەم خاکە لە بێسان سوور لەدایک بووی نە لەم خاکا گەورە بووم و گەنجی هاتومە ئەم شوێنە وە گەنجێکی ئەوەکو ئەم ئەو گەنجانە هاتومە ئەم وڵات ئیتر لەو ساکەوە وام لەم وڵاتە ئەتا ئیشت مام حاجی تۆ پیاوێکی تەجروبەداری ئێمە ئێوارانە چینە خزمەتی بینەران ئێساوە بینەران لە ڕێگای ئەم کامێرانەوە جوان لە جەنابتۆ جوان لە دەنجی تۆیە حەزەکەم ئامۆژگارێکی خەڵک بکەی پێت خۆشە چی بە خەڵک بڵێ وەڵاهی چی بڵێم حەزەکەم خەڵک باشوێت حەزەکەم خەڵک عیبارەت بکە بۆ خوا حەزەکەم خەڵک بسڵمانوێت یەکتری بۆ خێو بکەن یەکتری قسەی خۆش بکەن بۆ یەکتری ئامۆژەی یەکتری بکەن وەکو پیاوانەی پیاوە قەدیمەکانی زوو وا هەڵسن و دانیشن ئەکە نایشیکەن کورە پارەشیان بێ تێ نایکەن چونکو چرخەکە تێک چووە ئەم چرخە تێک چووە وەکو چرخی زمانی زوو نییە پیاوی زمانی زوو هەمووی بسڵمان و هەمی ڕێک و پێک و هەمی ئامۆژە یەکێ کرد هەمی چاکو بەڵێ دەستاوی یەکتریانە کرد و یارمەتی زۆر ئەوەی من نیوەم لە بیر چووە بە قوربان و ئەمرم هەیە بەشی خۆم دەخوای گەورە مەوفەقت کار ئینشاڵڵا لاشە ساغ بێ سپاس دەکەین دەست ماجەکەین ڕەمەزانیشت قبول بێ ئینشاڵڵا سەلامەتی خوای گەورم بڵێگا لە هەمومان ئامین یا ڕەبی لەگەڵ ڕەمەزانەتی چۆنن شکر زۆر باشین دەخوا بەزیای هەر زۆر باشین الحەمدولله با ئەبزانین لە ڕەمەزانە بە چیوە مەشغوڵە بن ئافرەتان بە چیوە مەشغوڵە وەڵاهی بەس ئیشی ماڵ چی زۆر دەستانەگرێ وەڵاهی ئیشێکی وانێ بەس بە زۆری هەر ئەخەوین و مانگایە بێ خزمەتەکەین و هەر ئەوەنە باشە
بۆ مەسلەی خواردن لێنان چێش لێنان هیچ جیاوازیەکەیە لە پێش ڕەمەزان و لە مانجە ڕەمەزانە والله کەمێ گۆڕانکاری هەیە لەبەر مناڵ لەبەر مناڵ مناڵەکان الحەمدوللا بەڕۆژ الحەمدوللا بەڕۆژن دوانمانێشکر دیگەمە ڕۆژ زۆر باشە ئەی داوا چ خواردنێک ئەەکەن زۆر حەزیان لە چییە والله بە زۆری مریشک و فارسۆلیا ماشاءله کورد زۆر حەزی لە فاسۆلیە ماشاءله بەتایبەتی کوڕ بەڵێ ێرە وڵا کوڕخوانیان بڕێ بەڵێ الحەمدوللا ئینشاءڵڵا تەمەنیان درێژە بێ ئەیوەچی تر بەچیەوە سەرقاڵە بن لە لادێن ینی حیوانداری شتێک هیچتان هەیە تەنیا مانگایەکمانەیە ئەو بۆ ئاوایان بەس مانگایەک هەر ماڵێ مانگایەک و دوانی هەیە بۆ خۆی خزمەتێکە و حیوانی ورد حەز لێ ناکەن نەوەڵای حەزی ناکەن ئەرکی گرانە ئەرکی گران ئەرە وەڵڵە ئەی باشە بۆ ماست و دۆ ئەوانە مانگایەک بەشەکە بەشەکە خوانەی بڕێ بەشی دو ماڵی خۆشمانەکە الحەمدوللا کوڕ و کسمان خوانی بڕێ بەش گشتیانەکە الحەمدوللا کوڕوکەچ هەر لە لای خۆتان یاخود لە شار و بڵاوان یەکیان لە کەرکووکە یەکیان لە لەبزەی شەیدە یەکیان لە عربەتە خوانەی بڕێکی لە سلێمانی ماشاءڵڵا ئەی قورسنی هاتوچۆ کرد پڕە بۆ ڕۆیشتە ماشاءڵڵا ئەی قورسنی هاتوچۆکردن والله ئیتر ئەلەم کاتا قورسە لە کاتی ئەم کوڕە ناشتا ڕاستە ئەی ئامۆژگارت چییە بۆ ئەوەی بۆ خەڵک بەتابەتی کە ئێستا سەرەتای ڕەمەزانە بەنسبەت بە ڕۆژوبوون و ئەم مانگە پیرۆزە کە مانجی بەرەکەتە مانجی عیبادەتە مانجی ئەوەیە کە ئینسان ڕووبکاتەوە خی گەورە چه ئامۆژگارێکت هەیە بەتایبەتی بۆ ئافرەتان ئامۆژگاریمە بە ئافرەتان حەمد و سەنا بەخوا لەم ڕۆژە هەمی تێگەیشت و هەمی بە ڕۆژۆ سەرقاڵە بە قورئان خوێندنەوە بە زیکردنەوە هەمیش تر سەرقاڵە لەخوا بەزیای ئافرەت ئەم ڕۆژەش کورت تێگەیشت و یعنی ڕازی ئەنداز ڕازیە حەمد و سەنا بەخوا هەمی ڕازیە ژنی ئەم ڕۆژە هەمی باش دێ الحەمدوللا خی گەورە جەنابیشتن بۆ یاخوا سەلامەت سپاس دەکەین یاخوا بەخێرە سەرچاو السلام عليكم چۆنی مامۆستاجان باشی بالا ڕازی بە سپاس دەکەم باشی سپاس دەکەم مامۆستاجان مامۆستا حەزەکەین باسی گرنگی سەرەتای ڕەمەزان بکەین چونکە ئێمە لە ڕۆژەکانی سەرەتای مانجە پیرۆزی ڕەمەزانای بزانین ڕەمەزان لەم سەرەتایە چ پەیامێکی گرنگی پێیە بۆ ئینسان بۆ کەسانی کە پابەند دەبن بۆوانی کە پابەند نین و ئینشاڵڵا ئەنەوێ پابەند بن بابزانین ڕەمەزان چ پەیامێکی هەیە دیارە ڕەمەزان جیاواز لە باقی مانگەکانی تر خوای پەروەردگار جل لە جەلالوه بە ڕەحمەتی خۆی ناردوێتی بۆ مرۆڤایەتی بۆ ئەوەی ئەم مرۆڤانە کەوا لە ڕۆژانی مانگەکانی ترا تووشی هەڵە و تووشی گوناه و تاوانە بن خوای پەروەردگار ئەمەی بە فرسەت زانیوە و دایناوەکەوە مرۆڤەکان لەم مانگەدا هەم ڕەحمەتی خۆی بڕێژێ بەسەریانە لە سەرەتایەوە هەم لە ناوەڕاستیەوە لێخۆشببوونی خۆی بڕێژێ بەسەریانەوە و لە کۆتاییشە ڕزگاریان کا لە ئاگری جەهەنم بۆیە بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی لێخۆشببوونی خوای پەروەردگارە بۆ مرۆڤایەتی بەگشتی و ئەوانەی لەم مانگەدا خوای پەروەردگار بۆیان بکاو ئەو ڕەحمەتی خوا بیان گرێتەوە و ناویان تۆمار بکرێ لە ڕیزی ئەو کەسانەی کەوا ڕزگارە بن لە ئاگری جەهەنم ئەوە بەڕاستی سەرفرازی دنیا و سەرفرازی قیامەت زۆر باشە مامۆستا بە پرسیاری ئەوە بکەم کە جەنابێت مامۆستای لە ئاوایی بێسانسور بێسانسوری کۆن زۆر باشە تا چەند لە خەڵکەکەی ڕازی لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی پابندیەوە لە ڕووی ئەوەی کە لەگەڵەوەی کە مەشغوڵن لەگەڵەوەی کە لە گووندا ئەژین سەرقاڵن بە ئیش و کاری قورسی لادێەوە تا چەند ئەرکە عیبادەتەکانیان جەبەجێکن الحەمدولله سوپاس بۆ خوای پەروەردگار گوندی بێسانسوری کۆن یەکێکە لەو گوندانەی کەوا سوپاس بۆخوا لە نوێژ و تاعەت و عیبادەت و ئاوەدانی مزگەوتە پێشینەن لە منتیقا سوپاس بۆخوا سوپاس بۆخوا زۆرینە بە تایبەتی گەنجەکانیش ئەهلی مزگەوت و ئەهلی دینداری و خواناسین ئەوش فەضڵێکی ترە خوای پەروەردگار داوێتی بەسەرمانە الحەمدولله دەیخوای گەورە مەفەقتانکە مامۆستا سپاس دەکەین لە ڕازی بیاخۆ جەنابەت بانگەدەی لە مزگەوت باڵێ قوربان ینی یەک مزگەوتان هەیە لێرەنێ باڵێ یەک مزگەوت ماشەڵڵا پێشتر بەر بڵاو پێشنەوە یەک هەشتاش دوو مزگەوتمان بوو یەکیان تێک چۆ هێشتا ئاوادان نەکراوەتەوە حکمی ئەوەی ئەم مزگەوتە گەورەیە پێویستمە مزگەوتی تر نیە خەڵکەکەیش پڕی ناکاتەوە زۆر خۆ ئێستا بانگەدەن ینی ئاساییە بەڵێ ئاساییارەوەڵا هیچ ڕووی نەدا بانگدانەکان ئاساییەمە بەس ئەی کاک حەمەڕەشید
چەند فەرزەچی بۆ مزگەوت بۆ بانگدان مەبەست لە ماڵەوە بم پێنج فەرزاچم خوا گەورە قبوڵیکە جگە لە تۆ کەسی تر هەیە بانگ بە خەڵکی ترێ ئەرەوەڵاوە پێی پێویستتر هەر کەس هەر بە خۆت حەزەکەی بانگ بە یا لە ئەوقافەوە ناوەڵا خۆم وەزارەتی ناو خۆم هیچ علاقی بەوە نییە کە مۆزەفی لەسەر لەسەر مزگەوت نانە کەسێ نییە کە موازین بێ و بە پلەیەکی عادەتەن ینی ئینسان کە بانگەدا یا دەنجی خۆش یا دەنجی خۆش نیە وەڵام مەسلەی دەنگ خۆشی نیە خۆ من دەنگم خۆش نییە بەسی تر کەسێک نییە مەجبورە بانگ بەسم لێ بپرسم بزانم کەس وتوێتی دەنگت خۆش یا دەنگ ناوەڵا کەس پێ نەوتم بە هیچیان نانا لە خزمەتان الحەمدولله خی گەورە مەفەقت باش ئەگەر بانگ بێژبی ئەبێ بۆ نمونە بۆ نوێژی بەیانی ئەبێ کەی هەستی خۆت ئامادەکەی بۆی بچی بۆ مزگەوت تۆ شوێنەکەش وازم زۆر نزیک نیە لە مزگەوت وانە وڵات تقریبان 6 متر دوورە لە مزگەوت باش ینی زۆر دوور نیە دوور نیە نەوەڵا دەیخوای گەورە مەفەق بێت جەنابێت چ پەیامێکت هەیە سەبارەت بە ڕەمەزان چونکە جەنابێت لە گوندی بێسانسوورەوە قسە بۆ بینەرانی ئێماکەی حەزەکەین بابەتێک شتێک هەبێ لەسەر ئەوەی کە ڕەمەزان چیمان پێڵێ بە تایبەتی لەوەی کە ئێساس لە سەرەتای ڕەمەزان چی التیزامێکمان لەسرە و ئینسان چی بکە بۆی کە زۆرترین پاداشتی پێ بگات چونکە ئەم مانگە مانگی پاداشتە خۆتە زانی ئەلبەتە ڕەمەزان لای هەموو ئینسانەکان معلومە لە عیبادەتەکانی کە تەبعەن جیاترێکە لەبەرەوەی خێر و پاداشتەکەی زیاترێکە وەکو ئینەما یوەفونە الصابیرون زۆری لە عولەمان ئەفەرمون الصائیمونە ینی بۆ بەستی لە ڕۆژوانە ئەجرهم بغیری حیساب ینی پاداشتی ڕۆژوان حیساب و کتابی نییە بە عەقڵی ئینسانی تا تۆ چەندێ بیر لێ بکەیتەوە پاداشتی ڕۆژ و چەنەکە ناگەیبەوە هەتا پێغەمبەرانی سەلامی خۆیان لەسەر بێ نازان ئەجر و پاداشتی ڕۆژ و چۆنە الصوم لي وأنا أجزي به مامۆستا قسەیەکی تایبەتمان هەیە بۆ خەڵکی گوند بۆەوەی کە ئەوان سەرگەرمی ئیشوکاری لادێن لادێ ئەندازەیەک ئیشوکاری قورسە چۆن مەسەلەن بە ڕۆژوو بن چۆن ئەجریان ئایا هەروەکو خەڵکێکە کە لە سای سێ بەردانیشتووە وڵی ساکێ وەکو ینی وردەوە دەکە هەموو ساڵی دەڕۆژێتە پێشەوە جاران ئەکەوتنە کاتی مەرەزە و کاتی بامی و ئامشتانە ساوردەوەدا ئەوە دوورکەوتۆتۆ لێ بەڵام مەتاک و عزیێت زیاتریش بێ بێگومان ئەجر و پاداشەکەی زیاترێکە ئیتر وڵی تر لە کاتی خۆیشان لەو گەرما و لەو ناڕەحەتیا سەحابەکان و پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژوو بوون ئەماش هەمان ئەجر و پاداشیانی ئینشاءالله بەردەوام بن لەسەر ئەو خێرە گەورەی چونکە بەڕاستی چۆن فەلاح کاتێکەوە کاتی دوورینەیەتی ئیتر خەرمانە ینی بەڕاستی ڕۆژوش بۆ ئینسانی مادار وایە ینی بەڕاستی چاکەکان یعنی بێ ئەندازەیە ینی بەڕاستی ئینسان هەتا نەکەوێتە هیلاکەتەوە نەشکێنشی ڕاستە. باشی وەزر چۆنە تەندروستیت باشە شکر یاخوا باش بی لەگەڵ نوێژا چۆنیت باش لەگەڵ نوێژا باشی الحەمدولله ئەی لەگەڵ ڕۆژووە ڕۆژوە باش لەگەڵ ڕۆژوشا باشی باش خۆ عزیێتە نابێت لە کاتی ڕۆژووە نەوەڵڵە بەس کەم کەم عزیێتە دەبێ بەس کەم ئینشەڵا پاداشیش زۆر وەرەگری ئەی چیەکەی بە ڕۆژ بەچیەوە مەشغوڵی گومایلوانە فەیسبووکیشت هەیە ئەوە فەیسبووک ینی فەیسبووکیش بەکارێنی ئەوەڵا چەند هاوڕێت هەیە سۆرمەی نازان زۆرت هەیە ئەی چی دابەزێنی لە فەیسبووک فەیسبووک ڕسمی خۆ دابەزێنی خۆم و باومانە دیکە تۆ دوایی شەڵا منش بکە بە ڕەفیقی خۆ باشە هاتمەوە بنێرە بۆی کە شەڵا ببین بە ڕەفیق فەیسبووکەت بە ناوی چیەوە شار ئەنوەی ئیبراهیم باشە زۆر چاکە ئەی گوتم چی دابەزێنی ڤیدۆ دابەزێنی ڕسم دابەزێنی ڤیدۆ ڕسمەوە کشی دابەزێنی ڤیدۆی چی حتمەنی سوودبەخش وتاری مامۆستایان ئامۆژگاری شتی ئەو ئی خاڵوان شێگرم ئی خاڵوان شێگری ئەوەڵا
زۆر باشە سپاس دەکەین کە مەقابلەکە قوبوڵ کە کاک ژیار با قوربان دەخوافیز سلام علیکم چۆنی دادەجان باشی سپاسان دەکەم باشن شکر ڕەمەزانیشتان قوبوڵ ئینشاءڵڵا چۆنی دادەجان ناوت ڕۆزە ماشەڵڵا دادەجان با بزانین وەلەو سەرەتای ڕەمەزانە بەڵام بەرنامەتان داناوە لە ڕەمەزانە چی بکەن بەڵێ بێگومان بەرنامەمان داناوە من خۆم دەورەی قورآن خوێندنم کردێتەوە بۆ مناڵان و هەروەها ختمی قورآنم داناوە بۆم ڕەمەزانە و زۆر شتی تریش تایبەتم کردەوە ڕەمەزانە بەرنامی تایبەتم هەیە بووی ماشاءالله ئەی ینی کەواتە تۆ ڕەمەزانەکەت یەکلایی کردێتەوە بۆی کە هەم بۆ خۆت بە قورآنەکە بچیتەوە هەم کەسانی تریش فێرکەی بەڵێ بێگومان ئینشاءالله ئەگەر خوا بینوسێ بۆمان ئینشاءالله ئەی بە هیچی ترەوە مەشغوڵە بیت وەڵی لە ئێستا بەحکومی داوام ڕاگیراوە ئیشی دەشت و دەریشە تا دەستیان نەکردووە لە ماڵەوە مەر بە ئیشی ماڵەوە خەریکم ئەگەرنا دەوامی کوێتە بوو وەڵا تەلەبەی زانکۆم تەلەبەی زانکۆ لە سلێمانی هەرە وەڵا دەزانکۆ سلێمانی بەشی کوردی ماشاءالله ئینشاءالله ئایندەیەکی لەوەش ئایندەیەکی گەشت بۆ خوازین ئینشاءالله ئەی لەناو ماڵە چۆن بەچی و خێر وەڵا لەناو ماڵی شار یارمەتی دایک مەدەم بە ئیشی ماڵ و بە چێشت و گسکدان و شتانەوە باشە دایکەکان کەمتر وایە لە خواردن و چێشکردنی کچەکان ڕازی بن تا چەند دایکت ڕازیە وەڵای دایکیشم تا ڕادێ باشە خراپ نییە ئەمیشاڵەن کچان هەتاکو نەچنە ماڵی خۆیان زۆر گوێ نایەنە نازانم جددی نابن بەگلێن دایمەرەوەڵا بڕوا ناگەم دایکە بێت لە یانی بەتەواتی لە مناڵ ڕازی بێت باشە تۆ حتمما لە سلێمانی لە داخلی ئەمێنیتەوە نیە داخلیش بۆ خۆی تەجروبەیەکە ساڵان تر لە داخلی بوون ئەمانی هەر خۆمان هەموو شتێکمان بۆ خۆمانەوە حازرە کرد پارەکەم یەکی ڕەمەزان ڕۆژمەوە 22 ڕەمەزان هاتمەوە بە ماڵەوە هەر یانی هەموو شتێک خۆمان حازرمانە کرد لێ حساب وەکەوەیە ماڵێکی تایبەتەوە بێ لێ ڕاستە کوتت مەرحەلە چەندی مەرحەلە 4 ماڵە مەرحەلە 4 هەروەڵا ئیتر لە سەرەتا کە چووی بۆ زانکۆ و لە ماڵەوە دوور کەوتیتەوە ڕەنگە گریابیت ئەرەوەڵا هەموو کەسێ پێم وایە هەموو کچێ ینی ئەو گریانەکە باشە بەڵام دوای کە هاوڕەکانت بەجێش لە ساڵی چوارەمە ئەنجام جاراگریتەوە ئەم جارەوە بێتوانە بۆ وانەگریم ڕاستە دەخوای گەورە مەفەقتان کە ئینشاڵڵا ڕەمەزانی ئەوە بەرەکەتدارە لەبەرەوەی کە تۆ مەشغوڵی مەسەلەی قورئان و واروەها دەرزوتنەوە و هەروەها ئامۆژگاریکردنی مناڵان و تربێکردنی مناڵانەبی ئەمە ئینشاءڵڵا پاداشتێکی گەورەی هەیە ئەی وەچی تر لە چی لادێ زانی ئیشوکاری لادێ وەڵا ئیشی لادێ هەر ئیشی دەشت و دەرتەماتە و بامێ و ئەو شتانە هەرچی ئیشی دەربێت بژار ئەم شتانە هەموو شتێکەکەین گەنجان هەر بەگشتی گەنجانی لادێ دوای زانکۆ و قوتابخانە ئەمانە خەریکی ئیشی دەشت و دەرەبن یعنی ئەوە نیە بڵێ لە ماڵەوە پاڵدانەوە بڕۆ ناکەم کە گەشتنەوە تەمەنی کە بکەونە ئیشوکار کەس لە ماڵەوە دانانیشێ باشە سیر نییە تۆ لە زانکۆ بیت و ئێتر زانکۆ شوێنێکی مۆدێرنەوە نیە ئیتر دەرس لەبێ بخوێنیت و هەروەها لە کەمپا بمێنیتەوە و لە داخلی بمێنیتەوە و ینی ژیانێکی زۆر ڕاقیە یەکسەر بێتەوە بە پاچەکۆڵە و سیر نییە ئێمە ڕاهاتوین بەلامەوە سیرنی ینی سەربەرزیەم ئیشی دەشت و دەرس با پرسیارێکی هینە لێ بکەم مانگاتان هەیە نیتانە تۆ زانی مانگا بدۆشی نەوەڵی بڕوا ناگەم چونکە ناوان بووە باشە ئەگەر داکێت ڕۆژێک ئێوارەیەک لە ماڵەوە نەبێ بڵێ شیرێ هەوێن کە بیکە بە ماست ئەیزانی ئاڕۆڵاوەزانم دەی باشە ئەو ماناوە ینی ماڵ باپیرەم هەیەە ینی مانگاوشتیان هەیە لەبەرەوە لەوە ئەزانم باشە چی بە زەڕورە زانی کە بتەوێ بیڵێ و من لێم نەپرسی بیفەرموو وەڵای هیچ نییە خوا دەستان خۆش بێ و بەخێر بن سەر چاومان گەورەتان کردین زۆر زۆر بەخێر بێن خوا لەتان ڕازی بێ مەمنونین سپاستانەکەین خۆشەویستان بینەرانی عزیز دەزانم بەرنمەکەتان بە دڵ نییە لە بەرۆی نقصانێکی زۆری تیاژەوەیە بەداخەوە ینی بە غوربەتێکی زۆرەوە ئەماڵین نا دەنجی منارە و ئەڵڵاه وەکبەری مزگەوت و نا دەنجی قورئان خوێندنی مەغریبی مامۆستا و نا ڕیزی نوێش خوێنانتان لەم بەرنامەیان نەبینی بەڵام
ئەوە خەتای ئێمە نییە ئێمەش دەبێت تەسلیم بە و واقع ببین کە بۆ خۆتان نەزانن لە هەرێمی کوردستانە بە جۆرە لە جۆرەکان تاکو ئێستا ئەم بەڵای کۆرۆنایە لە کۆڵ نەبووتەوە و ئەم داخستنی مزگەوتانە مزگەوتی لادیەکانیشی گرتووەتەوە بۆیە بەم شێوەیە بەجێتانێ هێڵین هەمومان دوعاکەین لەوەی کە ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتوودا واتە چەند ڕۆژێک لە ڕەمەزان ئینشاءڵڵا بڕوا دەرگای مزگەوتەکان بە خێر و خۆشی بکرێنەوە ئینشاءڵڵا ئەو غوربەتی مسلمانانیش وەکو خۆر چۆن ئێوارە ئاوا بێ بەو شێوەی ئاوا بێ تاکو بە یەگەشتنەوەیەکی دیکە و ئێوارەیەکی دیکە لە گوندێکی دیکەدا بەخوای گەورەتان سپێرم خواتان